گالوس بەڵێ بەڵێ خەتوو گالوس وریا بە کەسێ نەمان بینێ. جەنابی دنیا لێرن؟ بەڵێ ئەگەدەر بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیاە هەر وەکو پردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن. سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لەرزۆک نەکات. هەرچۆن بێ ئەم دنیاە تێپەر دەبێت واڕوا ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە. هی ڕاوەسم بزانم بۆ چۆ دەچن. چ خەبەرە؟ چ باسە؟ بۆواکەن چی خەومەوە؟ چی خەومەوە؟ قسە بکەم زانێن چ باسە؟ بۆ کوێ دەچوون؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحیەکان؟ بیانگرێن! ئەمە چ کارەکەیکەن؟ ئێوە پرسیارتان کرد ئێمە کەین؟ هەر کەس کە هەن ببن بیانگرێن. بەرەمدان ئەمە درۆشکەی خاوەنشکۆ ماکسیمیلیانە ویشە خاتوهێلێن کچی فەرماندارێکە لەگەڵ منە. گالوس بەڵێ شتێک قەوماوە ئەمانە چیان دەبێت؟ درود بۆ خاتوهێلێن. ڕێگرەکان لە قەبرستان کۆبوونەتەوە ئێرە ناهێم ناخاتوون. ڕێگرەکان؟ بۆچی ماتەلن؟ قۆڵبەسەنکەن. خاتوهێلێن کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوسن. درود بۆ خاتوهێلێن. داوای لێبوردنتان لێ دەکەم. دەکرێت بفەرمون بۆ کوێ دەچن؟ جۆرە پرسیار دەکەن کە دەڵێی تێپەڕین لە دارستان قەدەغەیە. لە تاوان من خۆش بن خاتون. ئەرکێکی گرانیان لەسەرشان داناوین. هاتنی ئیمپراتۆر نزیکە. بێشەرمی بەسە لەگەڵ من قسە بکە. تۆ پلۆپایەکی واد نییە کە لەگەڵ کچی خاوەنشکۆ دیۆکلێتیانوس قسە بکەی. ئەم ڕێگایە بۆ کوێ دەڕوات؟ یان ئێوە نازانن؟ ئەگەر بمزانی بایە لە تۆم نەدەپرسی ئەم ڕێگا بۆ کوێ دەچێ؟ قەبرستان. قەبرستان؟ ڕێگای ئەوەی ڕەقیم لە کەم لایە. خاتوهێلێن بۆ دیتنی هاوسەریان دەڕۆن بۆ ئەوێ. خاوەنشکۆ ماکسیمیلیان چوونەتە سەردانی ڕایەتەکان. هەر لەم ڕێگا و کاتون بگەڕێنەوە. لە بەردووی ڕێیانەکەدا بەرەو ڕاست بڕۆن. بەمە دەڵێن وەڵام بڕۆ ناولاوە. دەتانەوێت چەند کات بووە پاراستنتان لەگەڵتان نابنێرم؟ نا نیازێکمان نییە. هی یارمەتی بدەن دەور لێداتەوە. وەڕێکەوی. هی بڕۆن. هی بڕۆن. ڕێکەوە. زان دەنگێکی نەویست؟ نا دەنگێک نایەت؟ نانە.
پیراوێژەکان ئامادە بن. ئامادە بن. ڕوو لەوان. لێندەن. ڕوومیەکان سەربازانی ڕوومی سەربازانی ڕوومی هێرش بەرن! هێرش! بڕۆنە پێشەوە! بڕۆن! بڕۆن! بیا کوژێ بیاگرێ تیرا پێوەنە هێرش! بڕۆن دەی! بڕۆنە پێشەوە! کەسێن دەرچێ! کەسێن دەرچێ! بڕۆن! بڕۆن! کەسێن دەرنەچێ! بڕۆن دەی! هەڵدەستانکەن! لەگەڵ براکانت وا بجوڵەوە کە پێت خۆشە لەگەڵ تۆ بجوڵێنەوە لە کاتی تووڕەیدا تووڕەی خۆت ڕاگرە خراپەکانیان بە خراپە وەڵام مەدەوە چونکە ئەمە شێوازی خراپترین جانەوەرانە ڕوومیەکان هاتن یامینوس تۆ بڕۆ بڕۆ ڕامۆستا یامینوس بڕۆ ڕامۆستا بڕۆ حسن بران زوو بن